مین و پاشماوەی تەقەمەنی سەردەمی جەنگ بوونەتە ڕەشە بۆ سەرژێنی وڵاتیان یاریمی کوردستان. مێژووی مین لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ دوای ململانەی کورد و بەغدا لە 60ەکاندا و جەنگی 8 ساڵی نێوان عێراق و ئێران کە پاش 35 ساڵ لە کۆتایهاتنی ئەو جەنگە هێشتا مەترسیەکانی بەردەوامن بۆ سەر گیانی وڵاتیان. لە پێی داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە سلێمانی مەزەندە دەکرێت 7 ملیۆن مین لە هەرێمی کوردستاندا هەبێت. لەو ژمارەش پشکی شێر بەرپارێزگای سلێمانی کەوتووە. هەروەها شاڵاوەکانی بەناو ئەنفال یەکێکی دیکەن لە هۆکارەکانی بوونی مین لە ناوچەکانی هەرێمی کوردستان کە پاش ڕاگواستنی خەڵکەکە مینێکی زۆر لە دەوری سەرچاوەکانی ئاو ڕێگەوبانەکان و شوێنی گوندەکان چێنراون. قەزای پێنجوێن کێڵگەیەکی زۆری بە مین چێنراوی تێدایە. تیمەکانی هەڵگرتنەوەی مین لە کاتی پاکردنەوەی کێڵگە بە مین چێنراوەکاندا چەندین جۆر مین و پاشماوەی تەقەمەنی هەڵدەگرنەوە و بە پێی ڕێنمایەکان و بە شێوەی کۆنتڕۆڵکرا و لە ناویان دەبن. موحسین شێخ عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە سلێمانی ئاشکرای کرد کە ژمارەی قوربانیانی مین لە هەرێمی کوردستان بە 14,000 کەس مەزەندە دەکرێت. لە پارێزگای سلێمانی 5222 کەس بەوەی تەقینەوەی مینەوە گیانیان لەدەستدا و نزیکەی 15,000 کەسیش بریندار بوون. دیارە عێراق ئەندامە لە ئیتیفاقی ئۆتاوا ڕێکەوتنامەی ئۆتاوا ڕێکەوتنامەی ئۆتاوا بریتێ لەو ڕێکەوتنامەی کە نزیکەی 164 وڵات بەشدارن تایە. بەپێی ئەم ڕێکەوتنامەیە هەڵگرتن و عەمبارکردن و گواستنەوە و فرۆشتن و بەکارهێنانی مینی دژە کەسی قەدەغەیە و ئەم وڵاتانی کە لەم ڕێکەوتنایە ئەندامن لە سەردەمی وڵاتی عێراق لە سەردەمی ڕەوانشاد مامجەلالە بوو بە ئەندام لەم ڕێکەوتنامەیە کە ساڵی 2008 بوو واژووی ئیتیفاقەکەی کرد و بووین بە ئەندام و ئێمە وەک عێراق 10 ساڵمان بۆ دانرا بوو. بەڵام لە ماوەی ئەو 10 ساڵا دیارە شەڕی داعش هاتە پێشەوە بۆنەی شەڕی داعشەوە بۆم باسکردن پرۆسی پاکسازی من تقریبن پەککەوت تیمەکانمان هەمووی لە شەڕی داعشە بەردەوام بوون و خەریک بوون و کاریانە کرد. دیارە تەڵەبێکمان تەقدیم کرد بۆ ئەنجومەنی باڵای ئیتیفاقیەکە 10 ساڵیان بۆ نوێ کردوینەتەوە. ئێستا عنی بوو 2010 تاوێ بەڵام ئێستا تا 2028 کاتمان بەدەستەوێ. بەڵام بێگومانتانەکەم لەبەرەوەی ئەو مینە زۆرە و سەختی ئەو ناوچانەی کە مینی تیاماوچکە ناوچە ئاسانەکان هەمووی تاوا بووە. سە ناوچە سەختەکان و دوورە دەستەکان ماون کە ناوچە شاخاویەکانن بەو کەپاستی ینی بەو توانە و بەو هێزی کە ئێستا هەمانەوە هیچ هاوکارێکیش نییە لە ئێستاە و میزانیەش نییە کە بە تەندەرین کار بکەین. دڵنیاتانەکەم لەو ماوەیە تاوا نابێت مینوتە. عێراق لە ساڵی 2010دا بووە ئەندامی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی ئۆتاوا کە 164 وڵات بەشداریان تێدایە. بەپێی ئەو ڕێکەوتنە هەڵگرتن و عەمبارکردن و گواستنەوە و فرۆشتن و بەکارهێنانی مینی دژە کەسی قەدەغەیە. هەر بەپێی ڕێکەوتنامەکە 10 ساڵ بۆ عێراق دیاریکرا کە هەتا ساڵی 2010دا هەموو ناوچە بە مین چێنراوەکان پاک بکاتەوە. پرۆسەی پاکسازی مینی پاک خست لەبەرەوەی ئێمە زۆربەی زۆری تیمەکانمان چوونە هێڵەگەرمەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی با بڵێن شەڕی داعش. بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە سلێمانی بۆی شەڕی داعشەوە پرۆسەی پاکسازی مین پاکی کەوتووە و نەتوانراوە لە ماوەی دیاریکراودا هەموو ناوچەکان لە مین پاک بکرێنەوە و پاشانیش بۆی قەیرانی دارایی و سەرهەڵدانی کۆڕۆناوە 10 ساڵی دیکەیان بۆ نوێ کردوونەتەوە.